دوای 5 مانگ و نیو لە داخستنی فڕۆکەخانەکانی هەرێم بەغداد وەرێم ڕێککەوتن و سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمیدا. ڕاستە ئێمە پێشتر ڕێگەمان دەدا بە گەشتە ئاسمانیەکان بۆ کاری مرۆیی و هەندێک گەشتی تر لە ڕێی فڕۆکەخانەکانی هەرێمەوە، بەڵام لەمە دووە گەشتە نێودەوڵەتیەکان لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی ئاسایی دەکرێنەوە لە چوارچێوەی ئەو بڕیارە دیوانەی کە من دەرم کردووە. بۆی داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمەوە سەرجەم گەشتە دەرەکیەکانیش ڕایگیراون. دوای بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکان هێڵە ئاسمانیەکان ماوەی 15 ڕۆژیان پێویستە تاوەکو بتوانن گەشت بۆ هەرێمی کوردستان ڕێبخەن، ئەوەش دوای ئاگادارکردنەوەیان دێت لەلایەن دەستەی فڕۆکەوانی شارستانی عێراقەوە. لە دوای بڕیارەی کە درا لە دوێنێەوە پێویستە دەستەی فڕۆکەوانی مەدەنی عێراقی نۆتەم بنێرە بۆ هەموو کۆمپانیەکانی هێڵی ئاسمانی، بەڵام تا ئێستا نەنێراوە، هیوادارین لە زووترین کاتە بینێن بۆی ئەوانش دەستکەنەوە بە گەشتەکان. پێمان وایە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژێکیان پێدەچێت بە پێوانی کە قسەمان لەگەڵ فڕۆکە هێڵە ئاسمانیەکان کردووە، لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژە دەست بە گەشتەکانیانەکەنەوە. هێنانی گەشتیار لە ڕێ فڕۆکەخانەکانەوە ئەرکی کۆمپانیا گەشتیارەکانە و کۆمپانیایەکی گەشتیاری دەستێمانی دەڵێت هەتا گەشت بۆ فڕۆکەخانەکانی هەرێم نەکرێت ئێمە ناتوانین گەشتیار ئامادە بکەین. هەرکات گەشتەکان کرانەوە لە ماوەیەکی کەمدا دەتوانین گەشتیار ئامادە بکەین. هەر تارێک کۆمەڵێک گەشتیار ئەبێ سەفەری پێ بکات و هەر هێڵێکی ئاسمانی تایم لمیتی خۆی هەیە بۆ گەشتیارەکان. بۆ نمونە زۆربەی هێڵە ئاسمانەکان کە داناو نابێت لە 50 بۆ 60 گەشتیار کەمتر بێ، چ لە ڕەحلەی هاتن چ لە ڕەحلەی چوون. بۆ ئەمەش بە تەسەوری ئێمە پێویستی بە کات هەیە. بۆ نمونە جارێ هێڵە ئاسمانەکان بێت دەستکەنەوە بە فرۆشتن، ڕەحلاتەکان لە سیستەما دابەزێنەوە، چونکە ئێستا هەمووی لە سیستەمی ئێرلاینەکانە سڕاوەتەوە. پاشان کە دەستکرا بە فرۆشتن پێویستی بە 15 ڕۆژ هەیە بەلایانی کەمەوە بۆ ئەوی تیارەکان دابەزنەوە، چونکە ئەبێ دەستکەن بە فرۆشتن لەسەری و بلیت فرۆشن بۆی تیارەکان چ کەیەن بە پڕی بێن و چ ئەڕۆنەوە بە پڕی بن، چووکەوانەکەونە زەرەرەوە گەروانە بێ جارێ ناتوان دابزنەوەن. لە پارێزگای سلێمانی نزیکەی 250 هێڵی ئاسمانی و کۆمپانیای گەشت و گوزاری بواری ئاسمانی هەیە. لە ماوەی 5 مانگی داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمدا ئەم کۆمپانیایانە زیانێکی زۆریان بەرکەوت و سەرجەم خشتەی گەشتەکانیان هەڵوەشایەوە. لە ئێستادا کە بڕیارە فڕۆکەخانەکانی هەرێم بکرێنەوە و گەشتە دەرەکان دەست پێ بکەنەوە، حکوومەت جارێکی تر بۆ ڕاکێشان و هاندانی کۆمپانیەکان و هێڵە ئاسمانیەکان دەتوانێت لە هەندێک باج و ڕسومات لەسەریان خۆش بێت بۆ ئەوەی پەلە بکەن لە سازدانی گەشتە دەرەکیەکان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.